کاروانێکی نو یە هێزن هەفەیمانیان ناودەوڵەتی کۆژ 26 کامیۆن و تانکەران پێک هاتیە دەرباسی بنگەها قەسرک بوویە. بنگەها قەسرک لە باکوورە ڕۆژئاوایە باژارێ حەسەکێ دکەوە. ڕەوانگەها سووریا مافێ مرۆڤان دەبێژە کاروانێکی نو یە هێزن هەفەیمانیان ناودەوڵەتی کۆژ 20 کامیۆن و تانکەران پێک دەهاتیە دەرباسی وێ بنگەهێ بوویە بنگەها قەسرک. لە گۆری هەمان چافکانیە هەفەیمانیان ناودەوڵەتی دی چارچۆڤەیە شاندنە ئالیکاریên لەشکەری و لۆجستیکدا ji bo qayîmkirina baregehên xwe li Rojavayê Kurdistanê û Bakurê Rojhilatê Sûriyê bi tev berdewam dibe. Di hevdê tebaxê de firokeyeke barhilgiriya leşkerî ya hêzên hevpeymanan li baregeha leşkerî ya Şeddadê ku li başûrê Hesekê dikeve ew balafir li wê derê da ketibû. دیسان جی بار پیرابونه بار لشکری و لوجستیک جبو بهسکرنا و بنگهه